دوای تێپەڕبوونی 28 ساڵ بەسەر کارەساتی ئەنفالدا حکوومەتی هەرێم لەژێر فشار و مەترسی خۆپیشاندانی کەسوکاری ئەنفالکراواندا ساڵیادی کارەساتەکەی نەکردەوە هەرچەندە ڕێگە بە یادکردنەوەکە نەدرا بەڵام بەشێک لە کەسوکاری ئەنفالکراوان لە چەمچەماڵ بۆ ماوەیەک خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕێگای سەرەکی سلێمانی کەرکووکیان داخست کەسوکاری ئەنفالکراوان ڕخنەوەیان لە حکوومەت گرت کە سەرەڕای پێنەدانی موچەکانیان حکوومەت ڕێگەی بە یادکردنەوەکە نەداوە. لە یادی ئەنفالدا حەزم کرد بێم سەردانێکی ئەم مونەمەنتە بکەم و نەکردنەوەی یادی ئەنفالیش لەم ڕۆژەدا پەیامێکی شەرمەزاریە بە تەختی تۆڵی دانە بەدانەی بەرپرسانی ئەم حکوومەتەوە پەیامێکی شەرمەزاری دایکێکی ئەنفالە کە لە بەردەم بانقە مفلیسەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە گاڵتە و ئەمسەر و ئەو سەری پیاکەن. ئەبووە یادەکان بکردایەتەوە ئێمە پێیسمان بەوەیە ڕێزمان لێ بگیرە پێیسمان بەوەیە نازمان هەڵبگیرێ ئێمە بە بێنازی گەورە بووینە ئێمە بە هەتیوی گەورە بووینە پێیسمان بەوەیە پێیسمان بەوە نییەکەوە ئەوان ساڵی جارێ بێن و خۆیان عەرز بکەن. سەرەڕایەوەی یەزامنیەکان ڕێگەیان بە کەسوکاری ئەنفالکراوان نەدا بچنە ناو مۆنومێنتی ئەنفال و سەردانی گۆڕی کەسوکاریان بکەن لە کاتی ڕوومەڵی خۆپیشاندانی کەسوکاری ئەنفالکراواندا یەزامنیەکان ڕێگریان لە تیم یەنارتی کرد و بۆ ماوەی کاتژمێرێک دوو پەیامنێری یەنارتیان دەست بەسەر کرد. هاوکات کەناڵ یەنارتی بۆ یادەکە بەرنامەیەکی تایبەتی ئامادە کرده بوو کە بڕیار بوو لە مۆنومێنتی ئەنفالەوە بە شێوەی ڕاستەوخۆ پەخش بکرێت بەڵام قایمقامی قەزاکە ڕێگەی نەدا بەرنامەکەش بکرێت. لە 23 شوباتی ساڵی 1970 حکوومەتی ئەو کاتەی بەعس دەستی کرد بە ئەنفالکردنی گەلی کورد و هەرێمی کوردستانی بەسەر 6 ناوچەی جوگرافیدا دابەش کرد کە بە 8 قۆناغی جیاواز 182,000 وڵاتی کورد ئەنفال کران و 5,000 گوند و ناحیەش خاپور کران. ئاواد محمودیان ئارتی چەمچەماڵ.